نوێترین پێشانگای یاخود شەشەمین پێشانگای یەکێک لە هونەرمەندە شێوەکارەکان کە ئەویش زۆر بەڕێز کامەران کارگەچیە کە بێگومان زۆرێک لە ئێمە بینەری کارە شێوەکارەکانی بووین کە نزیکەی 50 ساڵە خزمەت بە هونەری شێوەکاری و کاری شێوەکاری و بێگومان بەشداری چەندین پێشانگا و هەروەها ئەمە شەشەمین پێشانگای تایبەتیەتی قسە باسی زیاتر لەسەر بەرهەمە نوێیەکانی و لەسەر کۆی بەرهەمەکانی تری و لەسەر کارەکانی بێگومان پێشووتریشەکەین بە ئامادەبوونی بەڕێزیان کامەران کارگەچی خۆشحاڵ بووم کە لێرەی کا کامەران بەخێرهاتی سەرچاومان بۆ پرۆگرامی مەگەزین. زۆر سپاس بۆ تۆ کوردستان خان، زۆر سپاس بۆ بەرنامەکە. سپاس بۆ تۆ. پێشانگاکەت چەند تابلۆ لە خۆ ئەگرێ و ئەمە بزانم هەوێنی دروست بوونی ئەم پێشانگایە چی؟ من پار هەرم کاتانە مەعرەزی پێنجەم مەبوو تایبەت لەسەر کۆرۆنا و تەئسیراتەکانی نەخۆشی ئەو نەخۆشیانە بوو. 94 لەو تابلۆم پێشکەش کرد. لەم ساڵە بۆ ساڵێکە خۆم حازەکرد لە پلانەکەیە پیشانگای شەشەم هەل لە کورساتە پیرۆزەکەیەوە ئەلانم کردم پلانی پیشانگای شەشەم ئەوەیە کە لەسەر ژینگە قسە بکەین، لەسەر ژن قسە بکەین، چونکە هەم ژن ژینگەیە هەم ژن نیشتیمانە کە نیشتیمان هەبوو ژینگەیەکی جوانی ژەبێ. لەبەرەوە من پیشانگاکەم هەم لەسەر ژینگەیە، لەسەر دار و درەختە، لەسەر ژنیشە و تەئسیراتە جوانانەی کە بیئەیەکی جوان پێشکەش بە خەڵگەکە. بەڵێ پێشانگاکەت بێگومان ئەمڕۆ کراوەتەوە لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە و بۆمەوەی 3 ڕۆژیش بەردەوامە بێواتە لەمڕۆ هەتا 18 مانگ بەردەوامە بێت. کا کامەران ئەوەی کە تێبینیە لە کارەکانی تۆیە ئەوەیە کە ئێستا خۆشت ئاماژەت پێکرد ئامادەی سروشتە هەمیشە لە ناو کارەکانی تۆیە و وەکو ئێستا خۆت ئاماژەشت پێکرد بگومان ژنیش یەکێکی ترە لە سمبولە دیارەکانی ناوکارەکانی تۆ. بۆچی لە هەموو پێشانگایەک تا با بڵێن فۆرمی ژن و سروشت هەمیشە ئامادەییان هەیە؟ بەڵێ من دایما ژن تعبیرەکەی من وایە و تعبیرە فەلسەفیەکانی ژوایە. ژن کیانێکی دروستکردنە و ژن یعنی ئەتوانم بڵم سەرڕێگای پێشوازی ئیشە جوانەکانە. لەبەرەوە من دایما ئەوەم کردووە ژنم داناوە بە تعبیرێکی زۆر جوان لە ئیشەکانمە و لەم پیشانگایشە دامناوە بە نیشتیمانێک کە تعبیر لە دارێکی جوانەکە، تعبیر لەوە کە بەڕاستی ئەو کارەساتە مرۆییانە و کارەساتی بەدەست بانقەس ئەسووتێنرێ دار و درەخت ژینگەیەکی ناشین دروست دەکەن یا ئەبرێتەوە لەلایەن هەندێک کەسەوە. ئەمانە بەڕاستی وای کردووە تەئسیراتێکی زۆر نەرێنی لەسەر ئەفکارەکانی ئێمە دروستکە. بۆ ئێمە بەو تابلوانە تعبیر لەو مۆزوع ئەم کردووە لەو بابەتە کردووە و زیاتر من هەوڵی ئەوماوە بە حکمی من فترەیەکی زۆر لە مەجای ژینگە ئیژەکەم، لە مەجای باخچەکانە ئیژەکەم وام کردووە بم بە خاوەنی فۆرمی خۆم بۆی ئەو تعبیرانی کە منێ بە شێوە واقعە تەجریدەکە یا بە واقعە تعبیریەکە پێشکەشی خەڵکی کەم بە تابلۆکان بۆی بڵێم ئەم فۆرمی من فۆرمێکە تعبیر لە جوانی ژینگە کە هەم بە ژن هەم بە دار و درەخت. زۆر باشە. بێگومان زیاتر باسی ناوەڕۆکی کارەکان دەکەم، بەڵام بزانم چەند تابلۆ ئامادەیان هەبوو ئەمڕۆ لە پێشانگاکەدا و مادەی بەکار هاتووش چی؟ من لە ماوەی ئەم ساڵەیە توانیمە 47 تابلۆ حازرکەم. 47 تابلۆکە 46م عرض کرد و دانێکم عرض نەکرد چکە شوێن نەبوو قاعەکە بۆی بەپی ڤیوەکە و من وام کردووە کە پلانەکە وابوو لە ماوەی ئەم ساڵەیە بتوانم ئەوەی ئەو تعبیرانی کە لەسەر هەستی من و لەسەر ئەو وەزعی کە دروست بووە بیکەمە تابلۆیە. بێگومان تۆ لە ماڵەکەی خۆشتا وەکو گەلەریەکەت هەیە و پێشووتریش پێم وابێ پێشانگای پێشووترت لە ماڵەکەی خۆت لە گەلەریەکەی خۆت بۆچی ئەم جارش لەوێ نەبوو؟ من پار هەم کردنەوەی گەلەریەکەم بوو، ئیفتاحی گەلەریەکەم بوو، هەم پیشانگای پێنجەمیشم هەر لەوێ کردەوە بۆ لەبەر هەندێکەوە کار بوو. یەکێک لەوانە بۆی من پیشانی خەڵک بم، پیشانی میوانەکان بم کە من ئەم خانۆم پێشکەشی هونەر کردووە
یعنی ئەم خانوویەکی گەورەی 200 مەترە ژێرزەمینێکی کامل لە مەسرەفێکی زۆرم تیا کردبوو هەم تعبیریە بۆ ئیشەکانی خۆم کە من گەلەریەک مێ بەناوی کامەران کارگەچیەوە و پیشانگاکەشم هەلێک دوای ئیشەکانی منی ژوایە لە دوای ئەوەی کە سەرقاڵم بە ئیشی حکومەت و فەرمان بەرم لەگەڵەوە لە دوایەوە خۆم مەژوڵەکەم بە گەلەرێکەوە چم بۆ خۆم ئیشەکەم تا شەو جاریوات تا درەنگ ئاوڕێمەوە سەعات دویشەوە ینی بۆ خۆم ئیژەکەم هەم لەگەڵ ئیشکردنەکەشە کتێبیژە خوێنەوە دیراساتیژەکەم هەم سکێچیژەکەم خۆم بۆ مەژوڵ لە ماڵەکەی خۆشمایە مادەی بەکار هاتوو چییەوە مادە بەکارهاتۆکان من ئەوە دوو جارە و عەرزیەکەم ئیشەکانم لە سەرەکری لیگی ئیشەکەم ینی ئیشێکە هەم باشیە بەدەسەوە هەم پیس و پۆخەڵ نییە هەم بۆنی نییە من لە معرەزی سێهەم و دووەم وانە ئیشی زەیتی مەکرد ئیشە زەیتەکان یەک گیلاکێکم دوو کاتەکانیشم ئەڕۆیان زە و شک نابێت لەبەرەوە من زیاتر لەسەر قماش ئیشەکەم و تازیری لەوحەکانی زۆری بە حازریەکەم زۆریشی خۆم دروستیەکەم زۆر باشە بگومان کە ناوی بەڕێز کامران کارگەچێهێنین هەمومان ژینگەمان بیرەکەوێتەوە دار و درەخت و سەوزاییمان بیرەکەوێتەوە بگومان ئەمە کاریگەری خۆی هەیە لەسەر تابلۆکانی تۆ تابلۆکانت جگەل لە جوانی تا چەندێک ڕێنمایشی تایە بۆ پاراستنی ژینگە و با بڵێن پاراستنی سروشتیش بەڵێ ئیمڕۆ ئەو بینەرەی کە هاتۆتە ئەوانی کە بینیوانە دایما بیران لەوە کرێتەوە کە قسان لەگە منا کردووە دەستخۆشیان کرۆ بۆی کە من تعبیر لەواکەم خەڵک فێری ئەوە بکەم کە ئەو کارەساتە نەبێ کارەساتی خوڵقێنەر ئایا مرۆیی بێ بە دەستیان قەز بێ من جوانەکانی دار و درەختم شانی خەڵگەوە ئەنی لەوانەیە خەڵک دار و درەخت قەیەکە بە قاوی ببینە من بە قاوی پیشانم نەیاوە گەڵام بە سەڵ پیشان نەیاوە بە هەموو ڕەنگەکان پیشان ناوە و تعبیرم لە جوانەکانی ژینگەی دار و درەخت کردووە بۆ ئەوی کە خەڵک بزانێت کە ئێمە ژینگەمان وایە بەم شێوەیە کە خۆشمان بیوێ لەبەرەوە من ئینسجامێکی زۆر گەورەم لەگەڵ ئیشەکەی خۆما بەسۆتەوە بەوە و ئەوانشی کاتون میوانانش زۆر متحیر بوون لەو مەزوعانی بۆ من لەو تەوقیتە شاوم کرد و تەوقیتەی کە من کردومە حەزەکەم بۆ یەکەم جارە بازیم لە کەناڵەکانە باسم نەکردووە لەم ئەخیرەی سێ چوار مانگەیە کۆمەڵە کارەساتی مرۆیی کوشتن هەبوو یەک ژن ئەکوژرا ئەیان کوژت یا ئەخنکە و دووەمیش دارە بڕایەوە داریان ئەسووتان شۆفڵێ چوو لە بناداری دەرێنە خانۆ تامیرەکرێ بەیانی دەرمانەکە نەژێر گازەکە نەژێر دارۆوانە ئەمانە ئەو دارانە ئەفەوتێنن و خەڵگەیە شەو پێنجشەمە و جمعی لێ ئەڵە حکومە داگای لێنێ دارە بڕنەوە یا ئەڵە وەڵا کاکە ئێمە نەبووین خەڵک بڕیێتەوە نەمان زانیوە کابرا پێمان تۆ تەقلیمیانی ئەمانە مەمی کۆ کردوتەوە لەو مۆزوعە یعنی تەوقیتەکەم وا پیشان ناوە کە ئەمە تەسیراتی ئەو دووشتە زۆر لەسەر واقعی ئێستای ئەم وەزعیکایە دروست بووە لەبەرەوە واکەی خەڵک پیشانی بین کە بەڕاستی دار شتێکی باشە ژینگەیەکی جوانە پاراستنی ژینگەی هەوایە خاکە بپارێزێ باشترە کاکامەران بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو ئێستا بێگومان تۆ یەکێکیت لەو کەسە چالاکەکان و بێگومان فیدباگەکانیشت بۆ گەڕێتەوە خەڵک ئێستا چەندێک پارێزگاری لە ژینگاکە چەند با بڵێن جیاوازە لەگەڵ ساڵانی پێشوە چەندێک با بڵێن گرنگی بە سەوزایی ئەیا و دارە ڕوێنێ بۆ خۆی بەبێ ئەوەی کە با بڵێن هیچ دەستگایەک یاخود هیچ شوێنێک هانی باو پێی بکات من یەکێ لەو شتانی کە ئاڵێم ئێمە مناڵ بووین ینی تا تەمەنی ئەوەی کە گەنجی ژوونە کولیە لە کۆڵانێکە دارێکمانە بینی لە ساڵی 2008 هاوڵاتیمان فێر کردووە ژینگەی خۆش بوێ سێگە سا لە کۆڵانێکە هەموو ماڵێ پێ عیبەدار نەڕوێنە لەمە دەرگایە ئەگە کەلاوەکە بۆ بەرەوە نەشزانێت چییە داری تیا ڕوێنە لەمەرەوە ئەمە بۆتەوەی وشاریکی زۆر باشی هاوڵاتی زۆر پێخۆشحاڵە بەوەی کە ژینگەیەکی جوان پێشکەشکە احتفاز زۆر بەشتەوەگەن لەوانەیە کۆمەڵێ مخالەفات دەبێ بەس لە چۆن ئەڵێ دەریا بەدەمی این ئەوە شتێکی وا هەیە لەبەرەوە بەڕاستی لەم شارێمە خەڵکێکی زۆر جوانەیە توانم بڵێم لە سا 1970 خەڵک ژینگەی خۆشەوێ خەڵک دارە ڕوێنە خەڵک پێ عیبە لەبەر دەگای ماڵی خۆیانە ئینجانە نەبێ یا دار نەبێ لەبەرەوە ئەمە بەڕاستی هەتا بێ کارێکی باش و ژینگەیەکی جوانتر پێشکەش بە شارەکە ئاکرێ من وەکو شاری سێمانی
ینی ئەمە کۆمەڵی داتایە ینی بەڕاستی دارێکی زۆرمانێ هاوڵاتی زۆر شان بە شانی ئێمە خزمەت بەدار و درەخت و ژینگاکەن. زۆر باشە. ئەگەر باسێک لە کوڕاستەی جەنابەت بکەم کە بێگومانمە 2022 لەسرە تا 22 تەبع کراوە. ئەمە سەرجەم کارەکانی تۆ لەناو ئەم کوڕاستەیە ئەتوانین ببینین؟ بەڵێ ئەمە ئەم کوڕاستەیەکی فەنی وەکو هەموو مافێکم پیرا وەکو هەموو هونەرمەندە شێوەکارانە کە خاوەنی کوڕاستەیە بێ. من ئەم کوڕاستەیە کۆمەڵێ داتا و ژمارەی چالاکی و بە زمانی ئینگلیزی و عەرەبیشە. کۆمەڵێ لەو ڕسمانەی کە هەیە دام بەزانەوە بەس هەموو ڕسمەکان نییە. من دوایەمە کتێبی کەم بەدەستەوەیە کتێبەکە نزیکەی 400 پەڕە دەرەچێ ئەم کتێبە ینی و کوڕاستە نیە بیرەوەریەکانە واتە بیرەوەریەکانی هەموو ئەو پیشانگانم کۆوە بێتەوە و کۆمەڵی لەو چالاکیە مرۆڤ و ژینگانی پیشانگاکان بەڵێ ئەوەش و لەگەڵ کۆمەڵی لەو شتانی کە لە تەسیراتی ژیانی من کە دروست بووە ئەمی بە ڕقەم و بە داتا و بە ژمارە و بە نووسین و بە وێنە پێشکەشیەکەین لەبەرەوە ئەمە یەکێکە لەوانی کە لە مەکتەبەی عامە ئەبێتە کوڕاستەیەکی کە وەکو هەموو هونەرمەندە شێوەکارەکان لە ئاسی عێراق و لە ئاسی شەرقی ئەوسەتی ژاتوانێت سەیری ئیشەکان بکرێت. زۆر باشە دەستەکانت خۆش بێ بە هیوای تەمەند درێژی و کاری باشتر سپاس بە تۆ کە لەگەڵ من ئامادە بووی. زۆر زۆر سپاس.